دیارە لە ساڵی 2017 وەزارەتی ناوخۆ ڕێنمایی ژمارەیەکی دەرکرد دەربارەی ئەو ئۆتۆمبیلانەی کەوا بەبێ تابلۆی هەمیشەیی هەرێمن پارێزگاکانی هەرێم ئەوە بوو ئەم بڕیارە بۆ ماوەی 120 ڕۆژ دەرکرا پاش کۆتایی هاتنی ئەم ماوەیە ژمارەیەکی کەم لە هاوڵاتیان بەبێت ئەم بڕیارە وەچوو بەهۆی چەند بارودۆخێکی تایبەت ئەوە بوو لە 2/5 ئەم ساڵە فەرمانێکی وەزاری لە وەزارەتی ناوخۆ دەرکرا بە کاراکردنەوە و کارپێکردنەوەی هەمان ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2017 بۆ تۆمارکردنی ئۆتۆمبیلەکانی بێت تابلۆی هەمیشەیی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە بە هەر 5 جۆرەکانیەوە ئەم بڕیارە ئەو ئۆتۆمبیلاناگریتەوە کەوا ژمارەکانیان بیانین لە ڕێگەی خاڵە سنووریەکان داخل کراون بە شێوەیەکی فەرمی و ئۆتۆمبیلاناگریتەوە کەوا هی پارێزگاکانی خواروی عێراقون لە دوای پرۆسەی ئازادی عێراق هاتوونەتە هەرێم و تا ئێستا تۆمار نەکراون و ئۆتۆمبیلاناگریتەوە کەوا لە خاڵە سنووریەکانی ناوەڕاست و جنوبی عێراق داخل کراون و کەوا بە زمانە خاچەکەی بە تەزیر مەشهورن و ئۆتۆمبیلانە ئەگرێتەوە کەوا ژمارە کاتیەکانی هەرێمن لە خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستان وەکو ئیبراهیم خەلیل باشمان حاجی عومران داخل کراون و تا 2016 ڕێیان پێدراوە کەوا تۆمار بکردن جۆرەکانیان بە هەر زۆرێک بێ لە هەرێمی کوردستان تۆمار نەکراوە ئەمانی بە هەمان شێوە تۆمارەکردن و ئەو ئۆتۆمبیلانەی کەوا ژمارەکانیان فەحسی موقەتی پارێزگاکانی عێراقن پارێزگاکانی جنوب و ناوەڕاستی عێراقن و لە هەرێم بوونیان هەیە بە مەرجێک لەوێ تۆمار نەکران بە شێوەیەکی هەمیشەیی ئەم بڕیارە بە هەماهەنگی لەگەر وەزارەتی دارایی گومرجی هەرێمە چەندین ڕسومات و کرێی تۆمارکردن و سزای دواکوتنیان بۆ دیارکرا و بە پێی زۆری ئۆتۆمبیل و ترازی ئۆتۆمبیل و نۆعی و پستنەکانی ئۆتۆمبیل و مەقعەتەکانی ئۆتۆمبیل ئەمەش هەر ئۆتۆمبیلێک بە زۆرێک بڕی پارەکەی بۆ دیاریکراوە و کاتی تۆمارکردنیش تا 15 جاری کراوە بۆیە لێرە داوا لە هاوڵاتیانەکەین کەوا بەبیر ئەم بڕیارەوە بچن چونکە ئەم بڕیارە لەگەر بڕیاری پێشووترا ئاسانکاری بۆ هاوڵاتیان زیاتر تێدایە و بڕی غرامە و ڕسومات و سزای دواکەوتنیش کەم کرایتەوە بە پێی مۆدیلەکان و ئەوەی ئیزافە کرایە بریتێ لەوەی کەوا بڕیاری پێشووتر کە ئاماژەم پێکرد ژمارە یەکی ساڵی 2017 تەنها مۆدیل 2000 بەسەرەوە دەگرێتەوە بەڵام ئەمانە مۆدیل 94 تاکو 2010 بە نسبەت 4 زۆری ئۆتۆمبیلی تر ئەگرێتەوە بۆ ئەوروپیەکانیش تاکو ساڵی 2016 ئەگرێتەوە